دڵشاد حسێن بەڕێوەبەری مەڵبەندی تەندروستی ئێشەگری دەربەنی خان کە پسپۆریەکەم پسپۆری مایکرۆبایۆلۆجیای پزیشکیە و من ئەمەوێ بەڕاستی لێرە بەشداری لەم شۆڕشا بکەم کە شۆڕشی سپیە لەم شۆڕشا کەوا ئێوە هەستاون بە هەڵمەتی بەکارهێنانی تورەکەی خامی سپی کەوا سەر بە ڕێکخراوی سروشتی کوردستانە بەشداری ئەەکەم لەم هەڵمەتە و ئەم هەڵمەتە زۆر بە گرنگ من ناوی ئەبەم لەبەرەوەی وەکو دۆستی ژینگەیە و بە بەکارهێنانی ئەم تورەکە سپیە چونکە وەکو دۆستێکی ژینگە ئەمێنێتەوە بە بەراوردکردنی ئەگەر بێت و ئێمە بەراوردی بکەین لەگەڵ عەلاگە یاخود لەگەڵ نایلۆنە جیاوازیەکی زۆری هەیە لەبەرەوەی نایلۆن واتە ئەگەڕێتەوە بۆ ئەو پێکاتە کیمیاویانەی کەوا بەکارهێنرێت و دوایی کەوا فڕێ ئەدرێتە سەر زەوی لەژێر خاشاکە ئەمێنێتەوە پێویستی بە سەدەها ساڵ هەیە تاوەکو شی بکرێتەوە و لە کاتی وەرزەکانە کە ئەگۆڕێ بەهۆی بارانبارینەوە دڵۆپەکان ئەکەوێتە سەر زەوی و لێەوە ئەکەوێتە سەر ئەو نایلۆنەکەیش کەوا پێکاتەی ماوە مادەی کیمیاوی تایە کاریگەریەکی زۆر خراپی هەیە بۆ سەر تەندروستی مرۆڤ و پێویستی بەشیکردنەوەیەکی زیاتر هەیە بەڵام بەکارهێنانی مادەی خام یاخود ئەو ڕیشاڵانەی کەوا لەم تورەکەیە هەیە هیچ زیان و کاریگەریەکی نییە بۆ سەر تەندروستی مرۆڤ بە پێچەوانەی ئەوەی کەوا ئێمە ئەگەر نایلۆن یاخود عەلاگە بەکاربێنین کەوا سەر بە کیمیای پۆلیمەرە کە ئەمانیش تووشی ژێراوی بوون نەکەن و کاریگەری زۆر خراپی هەیە بۆ سەر تەندروستی مرۆڤ جا لێرە من ئەمەوێت لەم هەڵمەتەیە بەڕاستی دەستنیشانی خۆم بەشدار ئەبم وەکو خۆمەوە بە ناوی مەڵبەندی تەندروستیەکەمانەوە ئەمەوێ سێ کارمەند لە مەڵبەندی تەندروستیەکەمان دەستنیشان بکەم کە هاوڕا بن و بێن بەدەم ئەم هەڵمەتەوە کە سەر بە ڕێکخراوی سروشتی کوردستانە لەوانەش خات و سەبیح حەمەدڕەوف کەوا لێپرسراوی بەشی کوتانە لەگەڵ کاک ئازاد محەممەد عەزیز کەوا لێپرسراوی بەشی تاقیگەیە و لەگەڵ خاتونیگە ڕەوف ڕەزا کە لێپرسراوی بەشی چاودێری گەشەی مناڵانە.